شتێکی نوێ من کە لەوێش دەستخۆشیم کرد کە حاکم باسی کرد و داوایشم لێ کرد کە بەپێ بە پرسیارەتی کە هەیەی ئەویش پرسی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرە لە نێو گەنجانی ملەتەکەمان بە حەقیقەتەوە شتێکی تازەیە و تازەیشە لە کۆبنەوەکان لە بەرپرسانی یەکێتی و پارتی کە دەسەڵاتداری کوردستانن و کوردستان ئەوان حکومڕانی دەکەن ئەم پێم وایە خاڵێکی جوانە باسی کرد داوام وایە کە حکوومەتی هەرێم و دەستگا بەرپرسەکان لەو ڕۆیشەوە ڕۆڵیان هەبێ کە دیارەوە خەتەرێکە بۆیە کاک حاکم باسی کردووە و هەستی پێ کردووە ئەمن نەو هەستەی ئەنرخێنم ومێدم وایە خۆیشی و حزبەکەیشی و بە برادرانی پارتی و حکوومەتەکەیشیان ڕۆڵیان لەوەدا بێ و ئێمەش وەکو لایەنێکی ئیسلامی لەو ڕۆ زۆر پشتیوانە بین چکەوە خەتەرێکە ڕوو لە گەنجانمانەکە ڕوو لە خوشک و برایانمانەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان.